موچە بەس بووە بە قسە و لە هیچ کوێشەوە دەنگی نییە بەسەر موچە خۆرانە دابش بکرێت. ئەگەر هەر لێدوانێک ڕۆژانە لێدوان لە هەڵال لەسەر موچە بڵاو دەکرێتەوە لەلایەن پەرلەمانتارەوە لەلایەن شارەزای ئابووری و داراییەوە، بەڵام هیچی ڕاست نین. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی وتەبێژی وەزارەتی داراییە کە ئەمڕۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی داماژەی پێکرد و وتی هەر قسەیەک لەلایەن وەزارەتی داراییەوە لەسەر موچە نەکرێت هیچ ڕەسیدێکی نییە و نابێت بڵاو بکرێتەوە. کێشەکە لێرەدا ئەمە نییە کە ئێستا وەزارەتی دارایی دەباسی دەکات و ئەڵێت دەبێت ئێمە لەسەر موچە شت بڵاو بکەینەوە. کێشەکە ئەوەیە کە خۆشیان وەزارەتی دارایی لەسەر موچە ینی دڵنیاییەکی ئەوتۆ نادەن بە موچە خۆران. تەنیا ئەوەی کە ئێستا هەیە وەزارەتی دارایی دەڵێت هەر سێ لیستی ماکانی 10 و 11 و 12 نێردراوە بۆ وەزارەتی دارایی عێراق، بەڵام کوا موچە بۆ موچە دابش ناکرێت. ئەمڕۆ 12/12/2024 هێشتا موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگی دەیان وەرنەگرتووە. هەواڵە خۆشەکە ئەوەیە ئەگەر وەزارەت بڵاوی بکاتەوە کە لیستی موچە بڵاو بکرێتەوە و موچەخۆرانی هەرێمی کوردستان بزانن کەی موچەکانیان وەردەگرن. ئەمە بۆ مانگی دە باز دەکەم، مانگی 11 و 12 ڕەنگە ئاو بێنن و دەستی لێبشۆن چکە هیچ وادەیەکی ئەوتۆ نەماوە، وا دەچینە ناو ساڵی تازەوە. پرسیارەکە لێرە ئەوەیە ئاخۆ وەزارەتی دارایی لە خەمی موچەخۆراندایە و دەیەوێت موچەی ئەم ساڵیان سێ موچە نەفەوتێت و موچەیەکیانیش نەبێت دابش بکرێت. لە سایتی 1964 وردەکاریەکەی هەیە دەتوانن بینەری بن.